کان ئامادەم کردبوو بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڕێز کارزان سەباح هەورامی لەگەڵما دەبێت ڕۆژنامەنووس لە شاری هەولێرەوە. کارزان ئەم کاتت باش دەمەوێت خوێندنەوەی تۆ لەسەر سەردانەکەی سەرۆکی هەرێم و ئەو هەنگاوانەی کە دەستی پێکردووە بە مەبەستی یەخستنی نێوماڵی کورد تا چەند گرنگە لەم کاتەدا و هەوڵانە دەدرێت. زۆر سپاس کاک عەلی، سپاس بۆ کەناڵی عێراقی کوردی. لە ڕاستیدا ئامانجی سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ لای هێزی لایەنە سیاسیەکانی کوردستان لە درێژەی ئەو زنجیرە کۆبوونەوانەیە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ هێزی لایەنە سیاسیەکانی کوردستان ئەنجامی دەدا. کۆبوونەوەی یەکەم و دۆمەوە بوو کە لە شاری کۆبوونەوەی یەکەم لەگەڵ هەرسێ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و داواکاری گشتی بوو. وەرتریش کۆبوونەوەی لەگەڵ هێزی لایەنە سیاسیەکان لە بارگای سەرۆکایەتی هەرێمی کوردستان. کۆبوونەوەی سێم ئەو بوو کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان خۆی لە ڕێگەیشاندێکەوە سەردانی هێزی لایەنە سیاسیەکانی کرد. بێگومان سەردانێکی زۆر گرنگ بوو لەبەر سێ فاکتەر. فاکتەری یەکەم ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیدا زۆرێک لە ڕێکەوتنی تازەمان هەیە پێویستە وردەکاری ئەم ڕێکەوتنە تازە بە هێزی لایەنە سیاسیەکانی کوردستان بوترێت. خاڵی دواتری هاتنی جێگری سەرۆکی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان یەکێک بوو لەوە سەرخانە گرنگەکان لەگەڵ ئەوەی کە هەندێک دەست پێشخەری نێودەوڵەتی هەبوو بۆ دۆخی ڕۆژاوە و بۆ حکوومەتی عێراقی بە ئاگاداری سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەبوایە ئەم پرسانە بە وردی لەگەڵ هێزی لایەنە سیاسیەکان باز بکرێت. و خاڵی دواتریش دەبێت هێزی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە قۆناغی عێراقی نوێدا کە ئەمڕۆ عادل عەبدولمەهدی دەستی لە کار کێشا وەک چاوەڕێ دەکرات لە هێزی لایەنە سیاسیەکانی کوردستان چی بکەن و لە داهاتوودا پرەنسیب و ئەدای داهاتووی هەرێمی کوردستان چی دەبوو بۆ قۆناغی نوێ حکوومەتی عێراق. ئەم سێ پرسە هەرسێکی گرنگ بوو و لە گفتوگۆکان تاوتوێکراون. بەڵێ باشە کاک کارزان دەست لە کارکێشانەوەی سەرۆکوەزیران لەم کاتەدا کە قەرار وایە دەست لە کارکێشانەوەی خۆی بخاتە بەردەم ئەنجومەنی نوێنەران تا چەند ئەم کۆبوونەوانە یاخود یەخستی نێوماڵی کورد لەم بارودۆخەیە کاریگەری هەیە بە تایبەت ئەو ڕێکەوتنەی کوردستان بەنیاز بوو لەگەڵ حکوومەتی عێراقدا بیکات هیچ کاریگەریەک دروست دەکات لەسەر ڕێکەوتنەکە بە بڕای تۆ دەست لە کارکێشانەوەی حکوومەت لەم ساتەدا؟ خۆی ئەگەر حکوومەتی عێراق حکوومەتێکی دامەزراوەیی بووایە واتە بۆ حکوومەتێک بووایە کە شەپۆلی هەڵکشان و داکشانی سیاسی کاریگەری لەسەر نەکردایە ئاسایی بوو. یعنی چونکە ڕێکەوتنێکە لە نێوان دوو حکوومەت کراوە نەک لە نێوان شەخص. ئەم داخەڵ بەهۆی ئەوەی کە حکوومەتی عێراقی حکوومەتێکی دامەزرا و جێگیر نییە و لە ئاستی بەڕێوەبردنی مواسساتدا گرفتی هەیە بۆیە من پێشبینی دەکەم بە دەست لە کارکێشانە عادل عەبدولمەهدی ناڵێن 100% گرفت بۆ ڕێکەوتنەکە دروست دەکرێت. بەڵام من پێم وایە بە بەراوردی سەردەم ئەو سەرۆک وەزیرانانەی کە لە عێراقدا هەبوون عادل عەبدولمەهدی باشترین و نەرمونیانترین سەرۆک وەزیرانی عێراق و کە دەست و پەنجەی سیاسی لەگەڵ هەرێمی کوردستاندا نەرم کردبوو و من پێشم وایە لە ئاستی جەماوەری لە ئاستی سەرکردایەتی سیاسی کوردستان پشتیوانێکی بەهێزی عادل عەبدولمەهدی هەبوو. بەس باوەڕم وایە بە دەست لە کارکێشانەوەکەی ئەبێ ئێمە پلانی ئەی و بیمان هەبێ. پلانی ئەی ئەوە بوو کە ئێمە ڕێکەوتن لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق بکەین ئەو پلانە کۆتایی هات. پلانی بیماوە کە لە دوای دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی کە هێشتا دیار نییە کە لە پەرلەمانی عێراقی لەسەر دەدرێت هێزی لایەنە سیاسیەکانی عێراق ئەمریکا کۆمنتی چی دەبێت لەسەر دەست لە کارکێشانەوە ئەوە نازانین. بەس لە حاڵەتی دەست لە کارکێشانەوە بێگومان دەبێت ئێمە پلانی نوێمان هەبێت و مە قەناعەتیشم وایە بە زۆرێک لە زۆرەکان کاریگەری دەکات. باشە کاکارزان ئەگەر یانیوە خۆی ئاماژەی پێکردو لە بەیاننامەکە ئەو بە نووسراوێکی فەرمی ئاراستەی پەرلەمانی دەکات بۆی لە پەرلەمان سەحبی متمانە یاخود لە سندنەوەی متمانی لێ بگرێت. بە بڕای تۆ لایەنە کوردیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ ئەم پرسەدا کۆک دەبن یاخود هەوڵی سێندنەوەی متمانە لە عەبدولمەهدی دەدەن؟ بەڵێ بۆ ئەم پرسە سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێم وابێت لە ئەم شەوە لە گفتوگۆ دەبێت لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنیەوە یاخود لە ڕێگای کۆبوونەوە لەگەڵ هێزی لایەنە سیاسیەکان بۆی وەرەقەیەکی هاوبەش ئامادە بکەن کە ئایا چۆن مامەڵە لەگەڵ پرسی دەست لە کارکێشانەوەی سەرۆک وەزیرانی عێراق بکەن چونکە ئێمە وەکو هەرێمی کوردستان نامانەوێ ببینە بەش لەو ملمزانەیەی کە لە عێراقدا هەیە و ناشمانەوێت ببینە نامانێت ببینێت بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی یاخود دۆخی عێراق بەڕەوا ڕاستەیەکی مەترسیدار دادەڕوات
گرنگەوەی لە هەرێمی کوردستاندا ئەگەر بڕیار هەبێت بۆ مانەوەی عادل عەبدولمەهدی یاخود قبوڵکردنی دەستبەکار کێشانەوەکەی بە یەکدەنگەوە بڕیارە دەدەین. باش کاکارزان یەخستنی نێوماڵی کورد ئەم هەوڵەی کە سەرۆکاتی هەرێم دەستی پێ کردووە تا چەند هۆکار دەبێت بۆ ئەوەی ئەو ینی پەرش و بڵاویەی کە لە نێوماڵی کووردا هەبوو لە سەرەتای دروستبوونی ئەم حکوومەتە و لە گفتوگۆکانی پێشووتریشدا نەمێنێت و وا بکات کە کورد لە هەموو پرسە چارە نووسازەکان وەک دەبینی ئێستا لە عێراق لە گۆڕانکاری خێرادایە و کۆمەڵێک گۆڕانکاری خێرا بەڕێوە دەچێت لەوانش پرسی هەموارکردنەوەی دەستور هاتۆتە ئاراوە پرسی دانان و یاخود پەسەندکردنی کۆمەڵێک یاسای گرنگ لە پەرلەماندا هەیە تا چەند ئەمانەوە دەکات ینی کورد لەسەر هەموو پرسانە یەکدەنگ بێت و دەنگی گەل بێت دەنگی خەڵکی کوردستان بێت. کاک علی ئێستا دۆخەکە وەک 2011 ساڵەکانی ڕابردوو تا 2014 نییە دۆخێکی نوێ لە هەرێمی کوردستان هاتووە ئاراوە هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەبێ ناچار بن ملکەتیەوە بن کە بە یەک خیتابی بەرامبەر ڕوبەڕووی ئەو پرسانە ببنەوە کە لە ناوچەکەدا ڕوودەدا بە تایبەتی ئەوەی کە لە عێراقدا من پێم وایە مامەڵەیەکی دروستی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ئەوەیە کە پێویستە یەکدەنگی بپارێزرێت قەناعەتیشم وایە کە هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان گەیشتونەتە ئەو باوەڕێی کە کەسیان بەتەنیا ناتوانێت ممارسەی واقعی هەرێمی کوردستان بکەن نە لە جیهانی دەرەوە نە لە عێراق نە لە ناوچەکەش هەمویان بە زەرری کوردە وەستێتەوە وە کاک علی لێش ناشارکە هیچ هێزێکی سیاسی کوردستان بەتەنیا ناتوانێت نوێنەرایەتی هەموو گەلی کوردستان بکات بەڵکو ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانمان هەیە ئەمانە دامەزراوەی شەرعین و نوێنەرایەتی هەموو گەلی هەرێمی کوردستان و باشووری کوردستان دەکەن هەرێمی کوردستان دەکەن پێویستە بەسەر جەم هێز و لایەنە سیاسیەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە پشتیوانی ئەم سێ دامەزراوەیە بکەن بۆی هەرێمی کوردستان لەم قۆناغانەی کە لە بەردەمیدا هەیە تێپەڕێنێت بەتایبەتی ئەو دۆخەی عێراق کە من وەکو خۆم لە دوای دەستبەکار کێشانەوەی عادل عەبدولمەهدی زۆر نیگەرانم چونکە پێم وایە دۆخی عێراق بەمەوە ناوەستێت وقەناعەتم قۆناغی مەترسیدا ڕوودەدات. بەڵێ باشە کاکارزان سەرۆکی حکوومەتی هەرێم بەڕێز مەسرور بارزانی لە ماوەی یاخود لە کۆتایی هەفتە سەردانی تورکیا کرد مەبەستمە بۆ چوونی تۆ لەسەر ئەم سەردانە بزانم. بەڵێ لە ڕاستیدا تورکیا وڵاتێکی گەورەیە پێنجەم حەریفی ناتۆیە لە ناوچەکەدا جگە لەوەش کە تورکیا سنوورێکی بەفراوانی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە ئێستا هاوپەیمانێتێکی استراتیژی لەگەڵ رووسیا و لەگەڵ ئێران هەیە پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عێراق بەهێزە گرفتێک هەیە کە گرفتی ئێمە لەگەڵ تورکیا تا ڕادەیەکی زۆر پەیوەندی ئەو هەڵوێستانی تورکیاوە هەیە کە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان هەی بووە ئەوەشی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئێمە زیاتر دەمانەوێت پەرە بە پەیوەندیە بازرگانی و ئابووری و تەنانەت فەرهەنگیەکانی بدەین لەگەڵ تورکیا من پێم وایە کە لەم نێوەندەدا کورد نابێت بەتایبەتی هەرێمی کوردستان نابێت ببێتە تەڕەفێک لە کێشەکان ئێمە لە کاتێکدا کە نازانین حکوومەتی عێراق بەرەو کوێ دەڕۆ دۆخی ئێران چی بەسەر بێت ناشتوانین پەیوەندیەکی گرژ و ئاڵۆز لەگەڵ حکوومەتی تورکیا دروستکەن توانین عاملێکی ڕاستەخۆیان ناڕاستەخۆ خۆی یەکلاییکردنەوە لەگەڵ هیچ یەکێک لە وڵاتانەی دراوسێ بنێن بۆ لەبەرەوە ئێمە هەتاوەکو ئێستاش بە جۆرێک لە جۆرە ناوچەیەکی ئارامین بۆ هەر چواردەوری هەرێمی کوردستان کەواتە ئەم سەردانە لەو چوارچێوەیەدایە کە پەیوەندیەکان وەکو خۆیان لەگەڵ تورکیا بمێنەوە و ئاستی پەیوەندی بازرگانی و ئابوووریەکان لەگەڵ تورکیا پەرە پێ بدرێت و من پێم وایە سەردانێکی زۆر باش بوو هەم بۆ هێورکردنەوەی دۆخی شەقامی تورکیا هەم بۆ هێورکردنەوەی دۆخی ئەو دۆخێکە لە ڕۆژاوی کوردستانیشە. سپاس بەڕێز کارزان سەباح حەورامی بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی